بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وآله الطيبين الطاهرين وصحبه الأكرمين ومن دعا بدعوته واهتدى بهدي وصار على دربه إلى يوم يبعثون. براو خوشکانی بەڕێز و ئازیز، سەرەتا لای خۆمانەوە بە خێراتنێکی گەرم و گورتان دەکەین. خوای گەورە پاداشتی هاتن و ئامادەبوونتان بداتەوە. خۆمان زۆر بە خۆشحاڵ دەزانین کە لە کۆڕێکی ئاوا لە مناسەباتێکی ئاوا بە خزمەت ئێوەی بەڕێز و ئازیز دەگەین. و هەروەها لە هەمان کاتدا زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە بەو ئەرکە بەو مناسەباتە هەستاوە کە دابەشکردنی هەندێک لە خەڵات و هاوکاریە بۆ خەڵکێکی پێویست و هەژار و کەم دەرامەت. دیارە ناوچەی کۆمەڵی ئیسلامی لەو سنوورە بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش لە ڕووی بەخشینەوە جێدەستی دیارە و بە شێوەیەکی گشتیش کۆمەڵی ئیسلامی هەمووتان باش دەزانن لە میدیاکان جێدەستی دیارە دەتوانین بڵێن تا ئێستا دەیان ملیار دیناری بە خەڵکی هەژار و نەدار بەخشیوە لە ڕێگای کۆمەڵێک کەرت و کۆمەڵێک پرۆژە کە خزمەتێکی باشی بە خەڵکی کەم دەرامەت و هەژار و نەداری هەرێمی کوردستان کردووە. ئەوەش بەڕاستی هونەرەکە بۆ خەڵکی هاوکار و دەوڵەمەند دەگەڕێتەوە کە ئەوان هەمیشە هاوکاری خەڵکی هەژار و فەقیر دەکەن، بە تایبەتیش ئەو بەرنامە بەخشینەی کە هەیە کە لێ ڕێگای کەناڵی پەیامەوە زۆر جار خەڵکێکی دەستکورت و هەژار و نەدار و کەم دەرامەت پیشان دەدرێ، تەنانەت تا دەگاتە پرۆژەی گەورە وەکو دروستکردنی خانوو بۆ خەڵکی یەتیم بەبێ لایەن کە ئەو بەرنامەیە خانووی بۆ دروستکردوون تا دەگاتە ئەوەی لە هەندێک شوێن وەکو کەرتی تەندروستی خەستەخانە و بنکەی تەندروستیش دروست کراوە کە ئەوەش بەڕاستی خزمەتێکە کە بە خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت. لەو سۆنگەیەوە کە دیداری ئێمە مناسەباتی ئێمە کە مەسەلەی بەخشینە، من پێم خۆشە بە کورتی لە خزمەت جەنابتان باسی خێر و سەدەقەکردن بکەین لە ئیسلامدا. با بزانین بەڕێزینە ئایا لە ڕوانگەی قورئان و سوننەتەوە خێرکردن و ماڵبەخشین لە پێناوی خوای سوبحانەهو وتەعالە چییە و چۆنە؟ خوای گەورە لە قورئانی پیرۆزدا چۆن باسی مەسەلەی خێرکردنمان بۆ دەکا، پێغەمبەرەکەشی صلی الله علیه وسلم بە هەمان شێوە چۆن باسی ماڵبەخشینمان بۆ دەکا، بۆ ئەوەی ئەو کەسانەی کە خوا پێداون، ئەو کەسانەی کە دەوڵەمەندن، خوای سوبحانەهو وتەعالە لوتفێکی لەگەڵدا کردوون هەمیشە ماڵی خۆیان ببەخشن. کاتێک کە ئێمە تەماشای ئەو ئایەت و ئەحادیثانە دەکەین، بەڕاستی دەبێت ڕامان بچڵکێنن، زۆر هاندەر بن بۆ ئەوەی ئەو کەسەی کە هەر شتێکی لەدەست دێ یعنی بتوانێ بیبەخشی، چونکە بەخشین ئەو ئایەت و ئەحادیثانەی کە ئێستا دەیان خەینە ڕوو پێمان دەڵێن کە چەند گەورەیە، چەند بەخێرە، چەند بە ئەرزشە، لە مقابلدا لە ڕۆژی قیامەتێ خوای سوبحانەهو وتەعالە چەند ئەجر و پاداشمان دەداتەوە. لە هەمان کاتیشدا خەڵکێکی هەژار و نەدار بۆ ئەوەی دڵی بەخۆی نەسووتێ کاتێک کە خوای سوبحانەهو وتەعالە بەشی ژیانی وی بەو شێوە داناوە، ئەوەی دەوڵەمەندە، ئەوەی فەقیر و هەژار و نەدارە، هەر هەمووی خوادانە، هەر هەمووی لەلایەن خوای سوبحانەهو وتەعالایە، هەمووشی تاقیکردنەوەی خوای سوبحانەهو وتەعالایە. چ دەوڵەمەندە چ فەقیرە دەبێ بە بەشی خۆی ڕازی بی و شکرانەی ناز و نیعمەتی خوای گەورەش لەسەر بکە. بەڕێزان ئازیزان، بەخشین کە وشەیەکی کوردیە لە ڕووی زمانەوانیەوە زۆر جار گوێمان لێ دەبی کە دەگوترێ خێر و سەدەقا. خێر و سەدەقا هەرچەندە وشەیەکی عەرەبیە، ئەگەرنا لە ڕووی زمانی عەرەبی چەند وشەیەک بەو مانایە دێ. یەک پێی دەگوترێ خەیر، سەدەقا، ئینفاق، تەتەوع، زەکات. لە مستەلەح و زاراوەی قورئاندا سەدەقە و زەکات بە یەک مانا دێ، تەنیا زەکات بەکار نەهاتووە، بەڵکو سەدەقەش بە مانای زەکات بەکاردێ. بۆیە کاتێک کە ئێمە دەڵێن خێر و سەدەقا، واتە هەم خێری تەتەوع دەگرێتەوە کە سنەتە،
کە ئینسان بە مەحضی خۆی بە ڕەزامەندی خۆی بە دڵی خۆی بە ئیختیاری خۆی ئەم خێرە دەکا بەڵام سەدەقە وەکو زەکات کە فەرزە ئەوە لە سونەت بەدەرە لە تەتەوع بەدەرە بەڵکو فەرزە واجبە ئەرچی سەرشانە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام دەبێ ئینسان هەر کاتێک بڕێک لە سەروەت و سامان و دارایی هەبوو پێی خۆشبی یا پێی ناخۆشبی بیبەخشی چونکە ئەو ماڵی کە هەیەی هی خۆی نییە بەڵکو هی خوای سوبحانەهو وتەعالایە بۆیە دەبێ فەرمانی خوای سوبحانەهو وتەعالا جێبەجێ بکات. جا من بە کورتی ئەم بابەتە لە چەند تەوەرێکدا باز دەکەین بۆ ئەوەی زیاتر لە ڕوانگەی ئیسلامەوە لە ڕوانگەی قورئان و سنەتەوە باسی ئەهمیەت و ئەرزش و قیمەت و خێر و بەرەکەت و ڕۆڵ و کاریگەر و پلە و پایەی خێر و سەدەقە و بەخشین بزانین و بکەین. تەوەرەی یەکەم جۆرەکانی خێر و سەدەقەکردن لە ئیسلامدا چین؟ با بزانین ئایا لە ئیسلامدا چەند جۆرە خێر و سەدەقەمان هەن؟ ئایا ئینسان دەکرێ ئیلا بە یەک جۆر یعنی لە خێر و سەدەقە بگا بە یەک جۆر خێر و سەدەقە بکە؟ نە، بەڵکو چەند جۆرێکن بۆ ئەوەی دەوڵەمەندان وا تێنەگەن ئیلا خێرکردن یەک جۆرە و خەڵک بەگشتی وا نەزانی خێرکردن تەنیا یەک جۆرە. جۆری یەکەم لە خێرکردن بریتیە لە خێرکردنی فەرز، ئەوەی تر بریتیە لە خێرکردنی سنەت. خێرکردنی فەرز چییە؟ خێرکردنی فەرز وەکو زەکاتدان. زەکاتدان هەر کاتێک کە ئینسان بڕێک لە سەروەت و سامانی هەبوو ئەو سەروەت و سامانە بگاتە ڕادەی زەکات و حەول واتە ساڵیشی بەسەردا بسوڕێتەوە، جا ساڵی هەموو زەکات دەرێک هەموو دەوڵەمەندێک لە یەک کاتدا نییە. ئێمە وا لێ ڕاهاتن زۆربەی خەڵک خستۆتێ ناو ڕەمەزانان ئەگەر نا دەکرێت تەوقیتێکی تریش کاتێکی تریش هەبی کە ئینسان زەکاتی لێ بدات. جا بۆ نمونە ئەم ساڵ لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان زەکاتی بەچەند نرخاندووە؟ ڕادەی زەکاتدان هەر کەسێک کە 4.5 ملیۆن دیناری عراقی هەبی ئەوە زەکاتی لێ دەکەوێ، ئەو کاتە لە سەدا 2 دەدا. بۆ فیدیەش 3000 دەدرێ، بۆ کەفارەتیش 3000 دەدرێ. ئەم زەکاتدانە فەرزە، واجبە، فەرضی عینە، فەرضی کیفایە نییە یەکێک بتوانی یەکێک لە جێ یەکێکدا و ئەرکەکەی لەسەر شانی هەستی، بەڵکو فەرضی عینە واتە فەرزە لەسەر خودی تۆ، لەسەر خودی کەسەکە، لەسەر عینی کەسەکە. کەس ناکەوێتە بری کەس، کەس بەبەر کەس ناکەوی، هەر کەسێک دەبێ لە جیاتی خۆی بداتن. بە تەکید هەمومان دەزانین ئیسلام لەسەر 5 ڕوکن بیناکراوە، یەکێک لەوانە بریتیە لە زەکات، کەواتە زەکات ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام. ئەگەر ئینسان نەیدا نەقوستانە، ئەگەر بڕوای پێ نەبی ئەسڵەن پێی کافر دەبی، پێی لە ئیسلام دەردەچی لەبەرەوەی کۆمەڵێک ئایەت و ئەحادیث لەسەر مەسەلەی زەکاتدانن. خێر و سەدەقەی سونەتیە، خێر و سەدەقەی سونە و تەتەوع هەموو خێرێک هەموو بەخشینێک، یعنی ئینسان ئەگەر توانای هەبی کەم بی زۆر بی لە هەر کاتێکدا بیکاتن. بۆ نمونە هەر کاتێک کەسێکت دیت پێویستی پێیە خێری پێدەشێ، فەقیرە، هەژارە، نەدارە، پارە و پولی نییە، کەلوپەلی ناوماڵی نییە، جلوبەرجی نییە، ئەوە پێویستی پێیە وەکو دەوڵەمەندێک ئەتوو وێڕای زەکات بۆت هەیە، بەڵکو پێویستە، بەڵکو شتێکی زۆر باشە خێر بە خەڵکی هەژار و نەدار بکەی. لە مقابلیشدا بە تەکید خێرێکی زۆرت بۆ دەنووسرێ. ئەگەر ئینسان ئیلا لیلا ئەم خێرە ئەنجامدا لەوانەیە بەقەت زەکاتەکەش خێری لە بۆ بنووسرێ. بە بەڵگەی ئەوەی خوای سوبحانەهو وتەعالە دەفەرمێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية. دەفەرمێ ئەو کەسانەی کە ماڵی خۆیان لە پێناوی خوای سوبحانەهو وتەعالە دەبەخشن، بە شەو دەیبەخشن، بە ڕۆژ دەیبەخشن، بە ئاخشکرا دەیبەخشن، بە نهێنیش دەیبەخشن، فلهم أجرهم عند ربهم. لە مقابلدا خوای سوبحانەهو وتەعالە دەفەرمێ ئەو کەسانە بەڕاستی خێر و پاداشتێکی زۆر گەوریان بۆ هەیە، ولا خوف عليهم ولا هم يحزنون. و لە ڕۆژی بەرێش لە ڕۆژی قیامەت کاتێک کە شوێنێکی زۆر ناخۆش و زۆر بەدەهشەت و پڕمەترسیدارە، ئەوە خوای سوبحانەهو وتەعالە ترس و بیمی لەسەر هەڵدەگری. لە مقابلی چێ؟ لە مقابلی ئەوەی زەکاتی داوە، لە مقابلی ئەوەی خێر و سەدەقەی کردووە، لە مقابلی ئەوەی دەستی دەستکورت و هەژار و نەدارێکی گرتووە.
و هەروە پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەفضەل الصەدەقەتی سەدەقەتون فی ڕەمەضان، باشترین سەدەقا، خێرترین سەدەقا، چاکترین سەدەقا بریتیە لە سەدەقا لە ڕەمەزان. بۆ چونکە لە حەدیثێکی تردا هاتووە پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ وەکانە ئەجوەد ما یەکون فی ڕەمەضان، دەفەرمێ پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ ڕوحمان بە قوربانی بی کاتێک کە ڕەمەزان دادات زیاتر خۆی بۆ پەرستشەکان و عیبادەت و خواپەرستیەکان توند و تۆڵ دەکردووە، لە هەموو ڕوێکەوە زیاتر جوهدی دەکرد، هەوڵی دەدا حتا بە خۆی و بە خانەوادەکەی خۆی کە کۆمەڵێک ئەحادیسی لەسەرا بە تایبەتیش بۆ مەسەلەی بەخشین زیاتر لەو کاتە کە ڕەمەزان بوو دەیبەخشی و سەخی بوو. بینە سەر تەوەریەکی تر شێوازەکانی خێر و سەدەقەکردن لە ئیسلام. ئایا ئێمە تەنیا ڕێگایەک شێوازێک ئوسلوبێکی خێر و سەدەقەکردنمان هەیە یا چەند جۆرە مەجالات و بوار و شێواز و ڕێگا و ئەسالیبی خێرکردنمان هەیە؟ بە تەئکید زۆرمان هەن. بۆ نمونە خۆی سوبحانەهو وتەعالە دەفەرمێ وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية، دەفەرمێ باسی کۆمەڵێکی ئیماندار دەکا یا فرمانیان پێ دەکا، دەفەرمێ لە پێناوی خۆی سوبحانەهو وتەعالە ببەخشن. چۆن بیبەخشن؟ بە ئاشکرا هەر بیبەخشن، بە نهێنی هەر بیبەخشن. لەوانەیە لە نێو ملەتی ئێمە زۆر جار ئەم چەمکە ئەم مەفهومە باوبی یا بە هەڵە تێگەیشت بین پێمان وابی ئیلا خێر دەبێ بە نهێنی بکرێ. کورد دەڵێ دەستی ڕاست بیبەخشی دەستی چەپ پێی نەزانێ، بەڕێزینە شەر نییە ئیلا وابی. گرنگ نیەتی ئینسانە کە خۆی بۆ خوای گەورە یەکلا بکاتەوە ئیلا لله خێرەکە بکە، بەشی کەس و حسەی کەس تێکەڵ نەکا، کەس نەکاتە شەریکی خۆی سوبحانەهو وتەعالە. ئەگەرنا زۆر ئاساییە ئینسان لە مناسەباتێکی ئاشکرا یا لە بەرچاوی خەڵکیش، بۆ نمونە مزگەوتێک دروست دەکرێت مەشروعێکی ئیسلامیە خێر بە خەڵک بکا و خێر بکە، بەڵام لێرەشدا دەبێ ضەبتی نیەتی خۆی بکە، ڕەبتی نیەتی خۆی بکە بە خۆی سوبحانەهو وتەعالە. خۆ ئەگەر ئینسان بە نهێنی بە پەنهانیش خێر بکە، ئەگەر نیەتی بۆ خۆی سوبحانەهو وتەعالە نەبی ئەوە بە تەئکید لێی وەرناگیرێ. إنما يتقبل الله من المتقين. خۆی سوبحانەهو وتەعالە کە قبولی دەکا کە وەری دەگری لە چێ وەری دەگری؟ لە خواناسان، لە خواپەرستان، لە خواترسان. بۆیە ئەگەر بە ئاشکراش خێر بکرێ زۆر ئاساییە کە نیەتت بۆ خوای گەورە بێ، بە نیەتی مبادەرە، دەست پێشخەری، ئەساسدانان، بنچینەدانان، چاولێکەری، لاساییکردنەوەی چاک، با خەڵکیش خێر بکە، با خەڵک بزانێ ئەم مەشروعە هەیە، ئەم پرۆژەیە هەیە. هەموو پرۆژەیەک ئیلا ئەگەر بە نهێنی بکرێ لەوانەیە نەتیجەیەکی باش و ئەوتۆی نەبێ. تەوەریەکی تر ئادابەکانی خێر و سەدەقەکردن لە ئیسلامدا چین؟ با بزانین ئینسان ئەگەر خێر و سەدەقەی لە پێناوی خۆی سوبحانەهو وتەعالە کرد چ جۆرە ئادابێک هەیە مڕاعاتی بکە، چ جۆرە مقەویمات و بنەمایەک هەیە مڕاعاتی بکە. چەند شتێک هەن بەڕاستی زۆر زۆر گرنگە کە ئینسان مڕاعاتی بکە و لەبەر چاویان بگری. یەک لەوانە نیەت. بەڕێزینە هەر کاتێک بە شەو بە ڕۆژ بە ئاشکرا بە نهێنی لێرە و لەوێ لە هەر کوێیەکی دنیا لە هەر کونجێکی دنیا ئێمە خێرێکمان کرد گچکە بوو یا گەورە بوو، پێویستە نیەتمان لە بۆ خۆی سوبحانەهو وتەعالە بی. بۆ چونکە خێرکردن زەکاتدان مادام ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام، خێرکردن مادام خێرە، مادام لۆ خوایە، دەبێت دووربی لە ڕیا، دەبێت دووربی لە بەرپەرزدانەوە و کۆس دروستکردن لە بۆ خەڵک، دەبێت دووربی لە بەکارهێنانی خراپە، دەبێت دووربی لە شیرک. ئینسان چۆن نوێژ دەکا ئیلا دەبی لله بکە، خێر و سەدەقە و زەکاتیش بە هەمان شێوە ئیلا لله بی، ئەگەنا لێی وەرناگیرێ. وەک پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ من أعطى لله ومنع لله وأبغض لله فقد استكمل إيمانه. کەسێک منعکە شتێکی پێ ببەخشی، ڕێگەی لێ بگری، خۆشی بوێ، ڕقی لێ ببیتۆ، دەبی ئیلا لە بۆ خۆی سوبحانەهو وتەعالە بی، ئەو کاتە ئەوە ئیمانی دامەزرا و ئیمانی تەواوە. ئەگەر ئینسان لە بۆ ڕیای بی واتە کەسێکی دەکاتە شەریکی خوای گەورە. ئەگەر ئینسان لە بۆ غیرەت و جورئەت و سەخاوەت و ئەو جۆرە سیفاتانەی بی، ئەوە بە تەئکید کەسێکی دەکاتە شەریکی خوای سوبحانەهو وتەعالە. خوای گەورەش بێ شەریکە و خێر و عیبادەتی ئاوای قبول نییە. ڕوکنێکی تر یا ئادابێکی تر بریتیە لە باشکردن. ئینسان هەر کارێک کە دەیکا بە تایبەتی عیبادەت
بە تایبەتی زەکاتدان و خێر و سەدەقەکردن بەڕاستی ئینسان دەبێ بە ئیتقانەوە بیکا، بە چاکەوە بیکا، بە باشەوە بیکا، بە ڕێکی بیکا، نەک بە ناڕێکی و بە خراپی. پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ خوای گەورە کەسێکی خۆش دەوێ کە کارێک دەکا بەڵام کارەکە بە چاچی دەکا. و هەروەها ئادابێکی تر بریتیە لە بە ئاشکرا و بنهێنی. زۆر ئاساییە ئەوەشمان باس کرد، خێر ئەگەر ئیلا للابی بە نیەتێکی پاک و بێگەردەوە بی، ئەوە ئەگەر چ بە ئاشکرا بیکەی چ بە نهێنی چ گچکە بی چ گەورە بی، لەکن خوای سوبحانەهو وتعالا گەورەیە. یعنی عیبادەتەکان مەشروطن مەرهونن بە چ؟ بە نیەتی ئینسان. کەم بکەی زۆر بکەی ئەگەر لە بۆ خوای گەورەت بی قبولە، لە بۆ خوای گەورەت نەبی قبول نییە. بە ملیار دۆلار ببەخشا بە ناوی مافی مرۆڤ و وڵات پارێزی و چاکەکاری و بە ناوی ئەوەی پێت برن پیاوێکی باشە و سەخیە و شایستەیە لە بۆ ڕیایی بێ، ئەوە بۆ چێت کردووە بۆ چت کردووە دەبێ ئەوان ئەجر و پاداشتت بدەنەوە. بەڵام ئەگەر 1 ڕوبع دینار ئینسان ئیلا لله بیبەخشی مادام بۆ خوای سوبحانەهو وتعالایە، خوای گەورە ئەجر و پاداشتت دەداتەوە. نیەت المؤمن خەیر من عمله، نیەتی ئینسانی ئیماندار لە کار و کردەوە کەشی باشترە. ئەگەر ئینسان کارێک بکا بەڵام لۆ خوای نەبی ئەوە باش نییە و ئەوە خراپە. ئادابێکی تر بریتیە لە بەسەردانەدانەوە. پێویست ناکە ئینسان کە خێرێک دەکا مقابل منەت بارکە ئەزیەتی بدا ئێش و ئازاری پێ بگەینی منەتی لەسەر بکە. تەوەرێکی تر بەڕێزینە لە ئیسلامدا چێ خێر و سەدەقە دەکا؟ بابزانین ئایا چێ خێر و سەدەقە دەکا بۆی هەیە خێر و سەدەقە بکە؟ ئایا ئیلا دەبێت دەوڵەمەند خێر و سەدەقە بکە؟ نەخر، شەرت نییە. یەکەم کەس کە خێر و سەدەقە دەکا مادام ئێمە بە منتەڵەقە و بە مەفهومێکی ئیسلامی و دینی خوایی ئیلاهی ڕەبانی باسی خێر و سەدەقە دەکەین، کەسێکی موسڵمانە ئەو کەسێک کە خێر و سەدەقە دەکا. ئەگەر موسڵمان نەبی لله نەبی، ئەگە ئیماندار نەبی ئیلا لله نەبی، خێر و سەدەقە ناکا و ئیشی پێ نییە. ئەوەی دووەم کەسێکی هەبووە. دائیمەن وایە کەسێک ئەگەر هەیبی خێر و سەدەقە دەکا نەیبی ناکا یان وەردەگری ئەو جارە. پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ یەد العولیا خەیر من یەد السوفلا، دەستی بەرز لە دەستی نزم باشترە، واتە ئەو کەسەی دەبەخشی لەوە کە وەردەگری باشترە. ئەوە مانای چییە؟ مانای ئەوە نییە کەسێک ئەگە فەقیر بوو بۆی نییە وەربگری، بەڵێ بۆی هەیە و جائیزە و شەرعیە و زۆر ئاساییە، هیچ عیب نییە و شەرم نییە. چونکە خوای گەورە دەفەرمێ نحن قسمنا بينهم معيشتهم ورفعنا بعضهم فوق بعض. دەفەرمێ ئەم ژیانە ئەم معیشەتە ئەم گوزەرانەمان دابەش کردووە، تەقسیممان کردووە، هەندێکمان دەوڵەمەند کردوون هەندێکمان فەقیر کردوون. ئەوەش تاقیکردنەوەی خوای سوبحانەهو وتعالا بزانین هەردووچیان ڕازین بە قەزا و قەدەر و قسمەتی خوای گەورە، هەردووچیان سابیرن شاکرن بە قەزا و قەدەری خوای سوبحانەهو وتعالا. فاقد شيء لا يعطيه، ئەگەر کەسێک شتێکی نەبی نایدا، دائیمەن ئینسانێک کە هەیتی دەیدا، بەڵام کەسێکی تر کە دەبەخشی ئەویش هەر کەسێکە کە یعنی دەستی لێوە ببیتەوە. بۆ نمونە شەرت نییە ئیلا دەوڵەمەند بەڕێزینە، لەوانەیە جاری وایە 1 ملیۆن دینار دەوڵەمەند بیبەخشی بەقەد 100,000 فەقیرێک بی، فەقیرێک بڕوا 100,000 50,000 10,000 لە دەستی دێ دەیخاتە ناو سندوقێک ناو مزگەوتێک ناو پرۆژەیەک بۆ ئینفاق بۆ بەخشین لە پێناو خوای سوبحانەهو وتعالا. لەوانەیە ئەوەی فەقیرەکەی لەبەرەوەی ژیانی سەخت گیرە و لەسەری سەختە، لەکن خوای زۆر زۆر گەورە بی یا گەورەتریش بی. گوتمان لە ئیسلامدا چێ خێر و سەدەقە دەکا ئەو جۆرە کەسانە؟ پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ هانمان دەدا، دەفەرمێ لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى بوجه أخيك طليق. دەفەرمێ ئاگادار بن لە خێرکردندا لە چاکەکردندا لە خواپەرستیدا گاڵتە بە هیچ شتێک ناکرێ، بەکەم ناکرێ. هیچ کەسێک پەیوانە بێ ئەگەر ڕوبع دینارێکی دا کەسێک ئەوە نەخۆی پێیکەم بێ نەمقابلەکە ئەوانەی دەیبینن پێیکەم بێ، ئەوەی لە دەستی دێ مادام دەیبەخشی بابی بەخشی زۆر زۆر ئاسایە نابێ گاڵتەی پێ بکرێت. تەوەرێکی تر لە ئیسلامدا خێر و سەدەقە بەچێ دەکرێت؟ بابزانین خێر بەچێ دەچی و بەچێ دەکرێت؟ طبعا خێر بە خەڵک ئەوە ئەگەر چی بۆ زەکات 8 سنف لە قورئانی پیرۆز داهاتون، ئێمە 4 جۆرە کەس و سنف لێرە
وەردەگرین کە زۆربەی خەڵکی دەگریتۆ یەک خەڵکی هەژار و نەدار و نەبوو، یەکیان خەڵکی قەرزار کابرایەک یعنی قەرزارە پێویستی پێیە، ئەوەی تر ڕێبوار جاری وا هەیە ڕێبوارێک بەرەو وڵاتێک بەرەو شوێنێک دەڕوا لەوانێ پارەی لەبەر ببڕێ و پێویستی پێبی، یعنی زۆر ئاسایە و تەبیعیە و مەشروعە خێری پێ بکرێ. ئەوەی تر خەڵکی پێویست هەر کەسێک بەڕێزینە جاری وا هەیە مەسئولێکە تێدەشتێ و نانی نامینێ بیخوا، جاری وا هەیە ملیاردێرێکە و تێدەشتێ و نانی نامینێ بیخوا، جاری وا هەیە ساحب جاه و پلە و پایە و مەسەلەن خان و بەرەو ئەوانەیە دەبینی تێدەشتێ و هیچی نییە، یعنی خۆ تەبیعی ئەوە پێویستی پێیە. جاری وا هەیە کەسێک کوردەڵێ زجی تێر ئاگای لە زجی برسی نییە، ناو ماڵی خۆی لە ڕەفاهێت و خۆشگوزەرانیدا دەژی، گومانی واش بە هەموو خەڵک دەبا، وا دەزانێ هەموو خەڵک دەوڵەمەندە، هەموو خەڵک یعنی بێ موحتاجە و کەس پێویست پێ نییە، لەوانەیە ئەوە پێویستی بە نانی جەژن هەبی، بە جل و بەرگ هەبی، بە کەلوپەل هەبی، بە پانکە هەبی، بە موبەریدا هەبی، ئەوە زۆر پێویستە، زۆر تەبیعی و زۆر شەرعیە کە بۆی بکردێ و خێری پێ بکرێ. وەکو خوای گەورە دەفەرمێ باسی ئەو هەشت سنفەی دەکا کە شەرحی ناکەین بۆی درێژی نەکەین و دەفەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم. وهروا پیغمبر صلى الله عليه وسلم خوای لەسەر بێ دەربارەی ئەوەی خێر بەچێ دەکرێ یا بەچێ دەچێ لە حەدیثێک دەفەرمێ إذا أنفق الرجل على أهله نفقة وهو يحتسبها كانت له صدقة. دەفەرمێ ئەگەر کەسێک سەرداری ماڵ وەکو پیاو خێری بە خاو خێزانی خۆی کرد بە مناڵەکانی خۆی کرد، ئەگەر نیەتی وابوو کە ئەوە خێرە بە نیەتی خێر بوو ئەوە بۆی بە خێر دەنووسێ. بەڕێزینە تا ئێستا ئێمە وا تێ ناگەین، ئێمە وا تێ دەگەین خێرکردن بە خەڵکی نزیک دروست نییە. بۆ نمونە دوو برا هیچ تیجارەتیان بە یەکەوە نییە، ماڵیان لە یەک کردووە، میراتیشیان دابەش کردووە، یەکێکیان دەوڵەمەندە یەکێکیان فەقیرە، زۆر تەبیعیە شەرعیە دەوڵەمەندەکە زەکات بداتە برایەکەی فەقیری یا خێری پێ بکاتن، بەڵکو پێویستیشە خوای گەورە دەفەرمێ الأقربون أولى بالمعروف، ئەوانەی کە لێت نزیکترن لە پێشترن بە خێر پێکردن. ئێمە پێمان وانە بێ ئەگەر خێر بە خاو خێزانمان کەین، واللهی ئەگەر لله بینێتمان لە بۆ خوای گەورە بێ ئەو مەساریفەی کە ئینسان لە خاو خێزانی خۆی دەکا بەسەر بەرزی بە خێوی دەکا محتاجی دەستی نامەردی ناکا، یعنی ئەوەش هەر خێرە، زۆریش خێرە و زۆر تەبیعیە. و پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای لەسەر بێ دەفەرمێ إن أعظم الصدقة لقمة يضعها الرجل في فم زوجته. دەفەرمێ گەورەترین و باشترین پارو تیکە لقم خواردن خۆراک سەدەقە زەکات ئەوەیە کە پیاو دەیداتە خاو خێزانی خۆی. جا خاو خێزان چ بە معنای ئافرەت چ بە معنای ماڵ و مناڵەکان، جا ڕەگەزی کچ بن یا کوڕ بن. بەڕێزان تەوەرێکی تر لە ئیسلامدا ئەو شتانە چین کە خێر و سەدەقیان پێ دەکرێت؟ ئایا ئەو شتانە چین کە مادەی سەدەقە پێکردنن دەکرێنە سەدەقات؟ ئایا خێر و سەدەقە تەنیا بە پارە دەکرێت وەکو ئێمە وا دەزانین، ئللا زەکات لە پارەی دەکەوی یا خێر و سەدەقە بە پارە دەکرێت؟ بەڵکو خێر و سەدەقە بە کۆمەڵێک شت دەکرێت وەک ئەو شتانە یەک پارە و پول. بەڕێزینە خێر و سەدەقە بە پارە و پول دەکرێت، هەر کەسێک پارە و پولی هەبی دەتوانێت خێر و سەدەقەی پێ بکە. ئەوەی تر زێر و زێو، ئەوەی تر کەلوپەل، هەر ئەشیایەک هەر کەلوپەلێک لێت زیادە بە کەلک خەڵک دێ پێویستت پێ نییە. مەسەلەن دەوڵەمەندی لۆی دەکری یا لە ماڵتا دەتوانی بیدەیە. و هەروەها خواردەمەنی ئازوقا ئەرزاق و دانەوێڵە ئەوانە هەمووی مەوادی قوتن، خواردنن، خۆراکن، پێژیانن، گوزەرانن، دەکرێت خێر و سەدەقە بەوانش بکرێت. تەوەرێکی تر حکمی خێر و سەدەقەکردن لە ئیسلامدا بابزانین ئێمە کە ئەوەندە بە گرنگ بە حەماسەتەوە بە پەرۆشەوە باسی خێر و سەدەقە دەکەین، وێڕای ئەوەی کە کۆمەڵێک ئاەت و حەدیثمان بە بەڵگەهێنانەوە، بەڵام حکمەکەی چییە؟ حکمەکەی دووشتی سەرەکیە، یەکیان فەرزە ئەوی تریان سوننەتە. یعنی ئەوەی زەکاتە کە بە حەق دەتکەویتە سەرێ لێت دەکەوی کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام،
ئەوە فەرزە و هیچ منەتی تێدا نییە و واجبە لەسەرت مادا مسلمانی مؤمنی ئیمانداری دەبێ بیدەی ئەوەی تر تەتەوع سنەتە بەغەیری زەکات بۆت هەیە خێر بکەی و بۆت هەیە خێر نەکەی بەڵام جاری وا هەیە حاڵەتەکە کەسەکە شتەکان دەور دەبینی بەڕێزینە بۆ نمونە دەوڵەمەندێک دراوسەکانی هەژار و نەدارن پێغەمبەر سەڵات سلامی خوای لەسەر بێ ڕوحمان بە قوربانی بی بێحیکمەت نییە دەفەرمێ لەیسە منا من جاره جوعان وهو شبعان ئەوە لەسەر ڕێباز و نەهجی ئێمە نییە لەسەر سنەتی ئێمە نییە کە کەسێک خۆی دەوڵەمەندە و دراوسێکەی یا مقابلەکەی هەژارە نەدارە دەستکورتە پێویستە یعنی هەر بەڕێزینە وەکو شەهامەتی ژیان شەهامەتی ئینسانیەت زۆر جا ئەمە دەڵێن ئەوە کەی شەهامەتە ئەوە کەی جورئەتە ئەوە کەی شەڕەفە کەی کەرامەتە کەی غیرەتە خەڵک لە تەک تۆ بمری پێویستی پێبی بەڵام منیش دەوڵەمەند بم خێری پێ نەکەم یعنی بەڕاستی ئەمە جورئەتی دەوێ و دینی دەوێ و هەروەها بوارێکی تر دەفەرمێ بوارەکانی خێر و سەدەقەکردن لە ئیسلامدا دوو بواری سەرەکیمان هەیە ئینسان یا ئەوەتە لە مەجالی مادی خێر و سەدەقە دەکا یا لە مەجالی معنەوی لە مەجالی مادی پێغەمبەر سەڵات سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة دەفەرمێ لە خوا بترسێن ئاگادار بن لە خوا ترسانیش خێر و سەدەقەش دەگریتەوە ئەگەر بەلەت کە خورمایەکیش بی واتە ئەگەر دەتانەوێ خوا لێتان ڕازی بی بتان باتە باشتێ لە ئاگری دۆزەخ دوورتان کاتەوە ئەگەر کەرکە خورمایەکیش کە هیچ ئەرزشێکی نییە حسابی بۆ ناکەی ئەگەر لە پێناو خوابی بەخشی گاڵتەی پێ مەکە دەتهێتەوە ڕێبەکەل کردێ ئەوە بەخشینی مادی بەخشینی معنەوی چیە پێغەمبەر سەڵات و سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ الکەلیمەة طەیبەة سەدەقەة دەفەرمێ قسەیەکی خۆش لەگەڵ براکەت لەگەڵ خوشکەکەت ئەوە خێر و سەدەقەیە بەڵام ئەوە مادی نییە پارە بدەی کەلوپەل نییە ئەوە معنەویە پەیوەندی بە دڵ و دەرونی ئینسانەوێ ئینسان دڵخۆش دەکا وتەبەسم في وجه أخيك صدقة ئەگەر ئینسان بە ڕووی مقابلدا دەم بە خەندەبی ڕووخۆش بی ئەوە خێرێک پێدەگا تەوەرێکی تر باشترین خێر و سەدەقەکردن لە ئیسلامدا چییە پێغەمبەر سەڵات و سلامی خوای لەسەر بێ باسی زۆر شت دەکا کە ئەوە ئەفضەلە ئەوە خێرە ئەوە زۆر باشە بە سیغەی تەفضیل بەڵام ئەمە دوو سێ حەدیثمان بە نمونە هینایەتەوە یەکیان دەفەرمێ ئەفضەل الصەدەقەتی سەقی الماء تەماشا بکەن دەفەرمێ باشترین خێر ئاودانە خەڵکە لە حەدیثێک دەفەرمێ من كثر الذنب فليسقي ماء دەفەرمێ کەسێک گوناحی هەیە بە ئاو بجێڕێ ئایا دەزانن ئەو ئیسلامە چەند ڕەحمەتە چەند ڕەئفەتە چەند سەمحەتە یعنی چەند نیعمەتە چەند گەورەیە چەند مافی مرۆڤی مڕاعات کردووە حساب لە بۆ ئەوە دەکا قومە ئاوێکیش بدەیە مقابل کە لە مردن ڕزگاری دەکا کە دڵخۆشی دەکا کە گیان و لاشەی دەبوژێتەوە ئەوەش هەر شتێکی زۆر باشە و دەفەرمێ خەیر و سەدەقەتی ما کان عن ظهری غینا دەفەرمێ باشترین سەدەقە ئەوەیە کاتێک کە تۆ هەبووی دەوڵەمەندی لەسەر دەوڵەمەندی و لەسەر هەبووی دەیکەی یا دەفەرمێ ئەفضەل الصەدەقەتی زوهد المقل دەفەرمێ باشترین خێر و سەدەقە ئەوەیە کە تۆ هەژاری نەداری لەگەڵ ئەوەیدا کە سەروەت و سامانێک کەمی شتەیە بەڵام ئەوەندە سابیری ڕاضی شاکیری لە پێناوی خوای گەورە دەبەخشی ئەگەر کەمیش بی ودەفەرمێ ئەفضەل الصەدەقەتی ئەن یەتەعەلەمە المەرء المسلم علما ثم يعلمه أخاه المسلم دەفەرمێ باشترین خێر و سەدەقە ئەوەیە کە تۆ فێری علم و زانست و زانیاریەک بووی ڕەزیل نی ڕژدنی لە لای خۆت گل نادەی و کەس ئیستیفادەی لێ نەکا بەڵکو فێری برا مسلمانەکەشی دەکەی و دەفەرمێ فلا يغرس المسلم غرسا فيأكل منه إنسان ولا دابة ولا طير إلا كان له صدقة إلى يوم القيامة إلا كان له صدقة دەفەرمێ ئەگەر ئینسان نەمامێک بچێنی بە مەبەستی ئەوەی بەرووبوومی لێشین بی ئەگەر ئینسانێک لێی بخوا ئەگەر تەیرێک لێی بخوا ئەگەر دڕ و جانەوێرێک حەیوانێک لێی بخوا ئەوە ئیلا خێری پێدەگا بەڕێزینە تەوەرێکی تر گرنگی و پلە و پایە خێر و سەدەقەکردن لە ئیسلامدا چییە و چۆنە خوای گەورە فرمان بە سەدەقەکردن دەکا لە کۆمەڵێک ئاەت بۆ نمونە دەفەرمێ يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة دەفەرمێ ئەی ئیماندارینە
لە پێناوی خوای گەورە ببەخشن لەو ماڵە ببەخشن کە خوای گەورە پێی داون کەی بیبەخشن بەر لە ڕۆژێک کە تووشی دەبن پێتان دەگا کە ڕۆژی قیامەتەیە لەو ڕۆژەدا نا تیجارەت و بازرگانی و مامەڵە و کرین و فرۆشتنی تێدایە نەبرادەراتی و دۆستایەتی و ناعەدالەتی و یعنی مەسەلەن خوارکردنەوە و خوار و خێچی تێدایە واستەکاری تێدایە نە شەفاعەت و تکاکاریشی تێدایە بەناحەق کە کەسێک بتوانی ئەتوو ڕزگارکە و بتکڕیتەوە وەخوای گەورە دەفەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين دەفەرمێ ببەخشن لەو ماڵەی کە خوای گەورە پێی داون پێش ئەوەی هەر یەکێک لە ئێوە تووشی مردن بی و مردن یەخەی بگرێ نەکو دوایە پەشێمانی بیتەوە مەدحی خۆی بکە خۆی پێ هەڵبچێشی بڵێ خوایە ئەگەر بێت و ئەمن نەمرێنی یەک سات مۆڵەتم دەی بمجێڕی و دنیای و ژیانم تاخیر بکەی ئەوە بەڕاستی ئەمن لە پێناوی خوای گەورە دەم بەخشی و ئینسانێکی زۆر باش دەبووم خوای گەورە دەفەرمێ کەلا ئینەها کەلیمەتون قائیلوها ئەوە تەنیا قسەیەکە و دەیکا ئەدی ئەوە لە دنیایە نەبوو یعنی ئەو هەموو ئاەت و حەدیسانەی جێلێ دەبوو خێریشی نەدەکرد و نەیدەبەخشێ هەر ئینسانێک ماوەی دیاریکراوی خۆی هەیە فإذا جاء أجل لا يستأخرون ساعة ولا يستقدمون كاتێک ماوەی دیاریکراوی تەواو بوو ئەجەلی هات مردن گەیشتە سەری ئیذا حەضەر عەلەیه المەوت و مردن گەیشتە سەری ئەو بەتەئکید خوای گەورە یەک دقە یەک چرکە پێش پاشی ناکا و مۆڵەتی نادا تەوەریەکی تر ماڵ بەخێر و سەدەقەکردن کەم ناکات بەڕێزیدا بەچ بەڵگەیەک خوای گەورە دەفەرمێ يمحق الله الربا ويربي الصدقات دەفەرمێ ڕیباکردن سوو زێدە وەرگرتن لە مقابلدا هەمومان زۆر جار گوێمان لێ دەبێت لە باب و باپیرانمانەوە لەو هەموو مامۆستا بەڕێزانەی ئاینیەوە کە شتێکی زۆر خراپە دەفەرمێ ئاگادار بن مامەڵەکردن و بازرگانیکردنی ڕیبا لە نێوت دەبا ماڵت کەم دەکا سەروەت و سامانت کەم دەبا بەڵام بە پێچەوانەوە خێر و سەدەقەکردنی شەرعی و لۆخوای ئەوە زیاد دەکا و بەرەکەتی تێدەکەوی و پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێ ما نقصت صدقة من مال يعني بخشين لمالي كم ناكا وهروا دفرمي الصدقة تدفئ الخطيئة كما يدفئ الماء النار دفرمي ئاگادار بن خێر و چاکەکردن لە پێناوی خوای سبحانه وتعالى گوناه و تاوانەکانت لا دەبا و ڕەش دەکاتەوە چۆن ئاو ئاگری دەکوژینی تۆ بە هەمان شێوەش خێر و سەدەقە گوناه و تاوانەکان لا دەبا تەوەریەکی تر نابێ بەخشین بە چاو خەڵکدا بدرێتەوە لە یەکێک لە ئادابەکان باسم کرد بەڵام هەڵوەستەم لەسەر نەکرد ئەوە نوقتەیەکی زۆر باشە بەڕێزینە بەڕاستی عادەتێک هەیە لە ناو میلەتی ئێمە ئەویش ئەوێ زۆر جار کەسێک زەکات کە ڕوکنەکە دەیداتە یەکەچی بە منەت لە مقابلدا لەکن خەڵکی وە دەرێ ئیشی پێ دەکا دەڵێ ئەوە مەسەلەن زەکاتم دایتێ حساب لە بۆ من ناکا قیمەتم نازانی بەچاوی دەداتەوە طبعا بەوە ئەزیەتی دەخوا خوای گەورەش دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى دەفەرمێ ئاگادار بن خێر و سەدەقە و چاکەکردنی خۆتان بە منەت لەسەرکردن بە ئەزیەتدان بەتاڵ مەکەنەوە پوچی مەکەنەوە ئەزیەتدانەکە تەنیا باسکردن ئەگەر باسی بکەی ئەوە ئەزیەتی پێ دەخوا تەوەریەکی تر بە حەقەت هەر یەکە لەو تەوەرانە کۆمەڵێک ئاەت و حەدیسمان بۆ ئامادەکردبوون بەڵام لە بەرەوەی بوارمان بەدەستەوە نییە یعنی هەموو ئاەت و حەدیسەکان ناخەینە ڕوو بۆی بەرەو کۆتایی بچین کە دواتەوەرە مەسەلەی بەخشین لە پێناوی غەیری خوای سبحانه وتعالى ئایا شتی وا هەیە خەڵک لە پێناو غەیری خوا ماڵی خۆی ببەخشی بەڵێ بەڕێزینە خەڵکانێک هەیە ئللا لە پێناوی خوای گەورە سەرۆت و سامانی خۆی دەبەخشی بە پێچەوانە و شەوە خەڵکەک هەیە لە پێناوی غەیری خوا دەبەخشی بۆ دروستکردنی کۆسپوتەگەرە لە ڕێگای دینی خوا دەبەخشی یا بۆ مەدح و سەنا و سەخاوەت بۆ ئەوەی پێی بڵێن ئەوە سەخیە ئەوە دەوڵەمەندە ئەوە کەسایەتیە ئەوە مافی مرۆڤ دەپارێزی لەگەڵ مافی مرۆڤدایە هەر یەکە لەوانە بۆ دنیایە دەبێ خێر و پاداشتی خۆی لە دنیا وەربگریتەوە
بۆچی بەخشیوە و بۆچێ بەخشیوە لەوی وەرگریتووە. بەڵام ئەگەر لە بۆ خوای گەورەیە ئەوە لە خوای گەورە وەردەگریتەوە. خوای گەورەش دەفەرمێ إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها. دەفەرمێ هەر کەسێک سەروەت و سامانێک لە پێناوی خوای گەورە ببەخشی بۆ ئەوەی کۆسپوتەگەرە لە ڕێگای دینی خوا دروستکە لە پاشان دەیبەخشی ثم تكون عليهم حسرة. ئەو سەروەت و سامانە بۆی دەبێتە هەژاری، نەداری، جێی داخ، جێی کەسەر. ثم يغلبون. دەفەرمێ پاشان ئەو ئینسانە زەرەر دەکا و ژێر دەکەوی و تێدەشتێ والذين كفروا إلى جهنم يحشرون. دەفەرمێ ئاگدار بن ئینسانی بێباوەڕ و کافر بەرەو دۆزەخ دەڕۆن. ئەوە بۆ وایە لەبەرەوەی ئەو کەسانەی کە بەخشین بۆ غەیری خوا دەبەخشن و ئەو کەسانەی کە دەبنە کۆسپوتەگەرە لە ڕێگای خوا لە پێناوی کۆسپوتەگەرە دروستکردن لە ڕێی خوای گەورەدا دەبەخشن ئەوانە ئینسانی بێباوەڕ و بێدینن خوای گەورە بەرەو دۆزەخیان دەبا. ئایا ئینسانی وایە بەڵێ ئەرێ وەڵا ئیوا هەیە شەو ڕۆژ بۆ خوا ئیش دەکاوی وایە شەو ڕۆژ بۆ شەیتان و بۆ دنیا ئیوا هەیە شەو ڕۆژ بۆ سەرخستنی دینی خوای گەورە ئیش دەکا ئیواشەیە شەو ڕۆژ بۆ دروستکردنی کۆسپوتەگەرە و عواقیب و عراقیل و مثلا معقبات دروستەکە لە پێناوی ئەوەی کە ئیسلام بەرە و نزولی و بەرە و نزمی بڕوە. و هەروە خوای گەورە دەفەرمێ والذين ينفقون أموالهم رئاء الناس. دەفەرمێ ئەو کەسانەی کە سەروەت و سامانی خۆیان دەبەخشن بەڵام بۆ ڕووپامایی دەیبەخشن، بۆ ڕیایی دەیبەخشن، بۆ ئەوی بڵێن ئینسانی سەخین دەوڵەمەندن باشن. ولا يؤمنون بالله وبڕوایان بەخوا نییە ولا باليوم الآخر وبڕواشیان بە ڕۆژی دوایی نییە. ومن يكن الشيطان له قرينا. ئەو ئینسانانە شەیتان دۆستیانە، شەیتان هاوڕێیانە بۆیە لە پێناوی خوای گەورە نابەخشن. فساء قرينا. بەتەئکید شەیتانیش خراپترین دۆستە، خراپترین دوژمنیشە. و هەروە خوای گەورە دەفەرمێ ولا ينفقون إلا وهم كارهون. خەڵکانێکیشان یعنی نابەخشن ئەگەر بشبەخشن ئللا بە تۆبزی دەیبەخشن، بە جەبری دەیبەخشن، بە نابەدلی دەیبەخشن، بە نامورتەحی دەیبەخشن. و هەروە خوای گەورە دەفەرمێ والذين يكنزون الذهب والفضة. دەفەرمێ ئەو کەسانەی کە خەزێنەیان سەروەت و سامانێکی زۆریان لە لای خۆ کردیتە گەنجینە داڵدەیان داوە حەشاریان داوە ولا ينفقونها في سبيل الله لە پێناوی خوای گەورەش نایبەخشن فبشرهم بعذاب أليم. خوای گەورە دەفەرمێ ئاگدار بن مژدەیان پێ بدەن کە ئەو کەسانە سزایەکی زۆر سەخت و دژواریان لەسەر هەیە. بۆ چونکە خوای گەورە ئەو ماڵی بەو ئینسانە داوە ئەو جا ئەو ئینسانە ماڵ لە پێناوی خوای گەورە نابەخشی ڕزی لە ڕژدا لە مقابلشدا زۆر جار دەچی ماڵ دەبەخشی بۆ ئەوەی کۆسپوتەگەرە لە ڕێگای دینی خوای گەورەدا دروستکە کەواتە سەرئەنجامی ئەوە تەنیا دۆزەخە، تەنیا سزایە، تەنیا خەشمی خوای سوبحانە و تەعالا. جا بەڕێزان ئازیزان ئەوەی کە باسم کرد چەند تەورێک بوون سەبارەت بە خێرکردن و بەخشین و سەدەقەکردن لە ڕوانگەی ئیسلامەوە. هیوادارین بە پشتیوانی خوای گەورە وەمان لێبێ ئەوانەی کە دەوڵەمەندن، ئەوانەی کە خوا پێداون، ئەوانەی کە دەسڕۆن یعنی ببێتە مای ئەوەی کە بەڕاستی بەو ئایەت و ئەحادیسانە هان بدرێن و خۆمان تەیار بکەین وەلیان بەهرەمەند بین هانماندن بۆ ئەوەی خێر و سەدەقە بە خەڵکی هەژار و نەدار بکەین. چونکە ژیان کاتیە ئەگەر خێر بکەین خێر نەکەین فەقیر بین، هەژار بین، دەوڵەمەند بین، دەسەڵاتدار بین، گەدا بین، پاشا بین، هەمووی کاتیە و دێ و دەڕوا و فانێ و بە كوتايده. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.